ئەزیزانم سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش پرۆگرامێکی نوێی ئێواری سلێمانی تەندروستان پێشکەش دەکەم. لەم پرۆگرامەدا باس لە یەکێک لە هۆکارەکانی مردنی مرۆڤ دەکەین لە جیهاندا. مرۆڤ لە هەر تەمەنێکدا بێت لە ژێر هەڕەشەی توشبوونە بە جەڵدەی دڵ. باس لە جۆرەکانی نەخۆشیەکانی دڵ دەکەین کە نەخۆشیەکانی دڵ پۆلێن دەکرێت بە سەر چەند جۆرێکدا. ئەمڕۆ هاتوومەتە کلینیکی دکتۆر سوارە باس لە جۆرەکانی نەخۆشیەکانی دڵ دەکەم و باس لە هۆکار و چارەسەرەکانی دەکەین. دکتۆر سوارە عەلی پزیشکی سپۆر لە نەخۆشیەکانی دڵ و قەسەرە. سڵاو لێ دکتۆر. سڵاو لێ ئێوەش، زۆر سوپاس بەخێر بێن. خۆشحاڵم لەم پرۆگرامەدا لەگەڵمانیت. زۆر سوپاس بۆ ئێوەش. دکتۆر سەرەتا باس لە نەخۆشیەکانی دڵ بکەین. نەخۆشیەکانی دڵ پۆلێن دەکرێت بەسەر چەند جۆرێک بێگومان. بە شێوەیەکی گشتی بۆمان باس بکەیت. بەڵێ بە شێوەیەکی گشتی نەخۆشی دڵ ئەتوانین بڵێن زگماکی بۆ منە کەسەکە لە دایکە بێت لەوانەیە توش چەند نەخۆشیێکی دڵ بێت. یەکی لەوانەیە کە باوە لە ناو خەڵکە ئەوەی ئەڵێ دڵی کوونە. ئاتەن ئەم دڵکوونە لە بینی سکۆڵەکانە یان لە بینی گوێچکەڵەی بەشەکانی دڵە یانەتە مشکلی زمانی دڵی هەیە. هەمیش هەر زگماکی بۆ منە زمانەکەی تەسکە یان زمانەکەی شلە. ئەمە یەکێکن لەو هۆکارانەی کە لە مناڵی هەستی پێکات مناڵەکە یان دایکەکەی هەستی پێکات. ئەمە یەکێکە لە نەخۆشە باوەکان. دوم نەخۆشی ئێمە لە بیرمانە چ کارەبایی دڵە. کارەبای دڵ بەجیایە لە دڵ خودی خۆی. ینی بۆ منە کار زۆر کەسە بینن دڵم پەلەپەلەکە یان دڵم خاوە بێت و یان دڵم ئەوەستێت. ئەمەشیان بابەتێکی سەر بەخۆی لە نەخۆشیەکانی دڵ. لە بیرمان نەچێت دڵ پێکاتێکی ماسوولکەیە بۆی هەیە ئەم ماسوولکەیە ئەستور بێت لە نەخۆشیەکانی دڵ یان بۆی هەیە سست بێت. ئەمەش بابەتێکی سەر بەخۆیە. دڵ سنتەری بۆڕێکانی خوێنە. بۆڕێکانی خوێنی کە خوێنبەرەکان کە خوێنیان بێت لە دڵەوە بەیانێت. لەبەرەوە بۆی هەیە ئەم دڵە ئەو خوێنبەرانی کە لە دەوری دڵان گرفتیان هەبێت کە وەکوی ئەبیستین زەبحەی دڵی تووشە بێت کەسەکە سنگ کوژەی تووشە بێت ئازاری سنگ یانتە تووشی خوا نەخواستەوەی بێتەوە کە خوێن ناچێت بۆ ماسوولکانی دڵ تووشی جەڵتەی دڵە بێ کە ئەمان هەموو کەسێک معرەزە حاڵەتی توش بێت ئەگەر بێت و ئاگای لە حاڵەتەکەی خۆی نەبێت. ئەمە دیارترین پۆلێنەکانی نەخۆشیەکانی دڵن. بەڵێ دکتۆر باس لە سیستی ماسوولکەکانی دڵ بکەین. چی وا دەکات کە ماسوولکەکانی دڵ سیستی تێ بکەوێت؟ بەڵێ سیستی ماسوولکانی دڵ ڕاستەکەی نەخۆشیێکی باوە لە جیهانە زۆرە. ئێمە پێشتر لە ناو خەڵکەوە بە بۆ کەسانی کە بەتەمەنن دڵیان سستە بێ بەڵام ئێستا دیاردەیە لە گەنجانیش زۆرە هۆکارەکەوەیە لە بەرەوەی نەخۆشیەکانی دڵ لە گەنجانیش زۆر بووە. دیارترین باوتر و زۆرترین باوەکان هۆکارەکانی بریتیلەوەی کەوە بۆڕێکانی خوێنی دەوری دڵ بەهۆی چەوریەوە یان بەهۆی زەختەوە دەمانەکان ئەگیرێن تەسکە بنەوە کە پێوترێت جەڵتەی دڵ یان زەبحەی دڵ. هەر کاتێک ئەم حاڵەتی توش بوو ئەگە گوێی پێنایە یان چارەسەری وەرنەگرت دڵەکەی بەرەو سستبوونەچی. ئەمە دیاترین هۆکاری تریشی هەن بۆ منە جار هەیە زەختی لەگەڵ هەیە جار هەیە هۆکاری بۆ ماوەیە جار هەیە لە دوای حەملات و شێبێت. بەڵام کە زۆرترین هۆکار کە توش شێبێت بریتیلەوەی کەوە کەسەکە نەخۆشی گرفتی بۆڕەکانی خوێنی هەیە بەڵام گوێی پێنایەت کاتێک گێتە لای دکتۆر کە دڵەکەی سست بووە. بەڵێ دکتۆر سستبوونی دەمارەکانی دڵ ئەمە تا چەند چارەسەری هەیە یان ئەبێتە نەخۆشیێکی درێژخایان یاخود نەخۆشەکە یەتە لای پزیشکەکان چارەسەری بۆ دەکرێت؟ سستبوونی دڵ یان سستبوونی ماسوولکانی دڵ پێشتر ئەو کاتێک کە سستە بوو چارەسەری وەرەگرت. ئێستا لە جیهان ئەم پۆلێنیان گۆڕیوە. تۆ چاوەڕێ ناکەیت دڵەکە سست بێت تا چارەسەریکەی نە ئەی خەیتە گروپەوە ئەڵێ ئەم کەسە لە ئێستا دڵی سست نییە بەڵام مەترسی هەیە لە داهاتوو توشی سستبوونی دڵ بێ. چیان داناوە ڕسک فاکتەریان داناوە چەند هۆکارێکیان داناوە هەر کەسێک ئەم هۆکارانەی تیا بێ مەترسی هەیە لە داهاتوو توشی سستبوونی دڵ بێ. بەنمونە زەخت شەکرە چاوری خوێن جگەرە کێشان قەڵەوی نەجوولان زۆر خواردنەوەی مەشروب ئەمانە یان نەخۆشیە بەماوەی نەخۆشیەکانی دڵ لە عائیلەی لە کەسی نزیک لە کەسی یەکەم و دووەم ئەمانە ئەگەر هەبوو ئەم کەسە مەترسی توشبوون بە سستبوونی دڵی هەیە ئەگەر بێت بەتەکید ئەمە ڕێک ئەبێتە پێوترێ گروپی یەکەمن ئەمانە گروپی ئەین ئەگەر بێت و چارەسەر نەکەن ئەچنە گروپی بی. گروپی بی چێ بۆ بنە کەسەکە زەختی هەیە گوێی پێنایەت تووشی ماکەکانی زەختە بێکێ لەو ماکانەی کە تەئسیل لەسەر بەجێە لە زەخت ئەوەیەکەوە دیواری دڵی ئاوسێنێ زەخت کە دیواری دڵی ئاوسان زەختەکە زیاتر لەسەر دڵەکات
بۆی ئەو خوێنە لە دڵەوە بنێرێت بۆ بەشەکانی لەش ئەمە وای لێ ئەکات بە تێپەڕبوونی کات دڵەکەی سست بێت یان دەمار گیران بۆم لە دەمارەکەی گیراوەتە سوکبوونەوەی هەیە ئازەبحەی بۆیت سنگە کوژەی بۆیت کە هیلاکە بێت کە سەرقادر مەسەرەکەوێت دڵی پەلەپەلەکە ئازاری سەرسنگی بۆ دروستە بێ یان تەنگە نەفەسە بێت لە مەرحەلەی گوێی پێنایەت ئێترگەگوێی پێنایەت بەرەو دەسست بوو نەچێت یان کەسەکە شەکری هەیە شەکرەیەکی لە مشکلانی کە دروستێکات ئەوەیە بۆڕێکانی خوێن ئەگیرێن تەسکە بنەوە بەهۆی نیشتنی چەوری چەوری خوێنەوە لەبەرەوە بینی کەسەکە شەکرەی لەگەڵا شەکرەی کۆنتترۆل نەکردووە ئەویشیان بەرەو سزبوونی دڵی ئەڕات لەبەرەوە گرینگە ئێمە بزانین کەوا لە چ مەرح قۆناغێکە دومیان کە گەیشتە قۆناغی سزبوونی دڵەکە ئەوە گرنگە ئایا دوو پێشتر ئێمە کە چارەسەری نەخۆشمانەکە تەنها ئەو کەسانەمان چارەس ئەمان سستی دڵەکە قوتی دڵیان دابەزی بوو بۆ منە قوتی دڵ نسبێکە حسابی بۆ کرێت لە ئیکۆ کە ئامریکا یاربەتی بۆ تەشخیصکردن بەڵام لە ئێستانا دەرکەوتووە دڵەکە بۆی هەیە سست بێ و قوتیشی ئاسایی بێت لەبەرەوە گرینگە بێت تەشخیصی حاڵەتەکەی بکەی چارەسەرەکەی وەگرێت ئەنجا متابعی بکرێت بەڵام ئەومان لەبیر نەچێ باوترین خاڵ زۆرترین هۆکار بریتە لە گیرانی بۆڕێکانی خوێنی دەوری دڵ ئەوە هۆکاری سوسبوونی دڵە دکتۆر گیرانی خوێنبەرەکان لە دڵە ئەمە چەند جۆری هەیە کاتێک کەسێکە ئازارێک لە سنگیا دروست ئەبێت مەرجە ئەم کەسە توشبووی نەخۆش یەکێک لە جۆرەکانی نەخۆشەکانی دڵ بێت لەبەر ئەوەی دڵ کۆ ئەندامێکی گرنگە لە لەش کۆ ئەندامێکی سەرەکیە لەبەر ئەوە هەر کەسێک ئازاری سەرسنگی هەبوو بە دوای دڵاگەڕێ ئایا هۆکارەکەی دڵیاننا دەرکەوتو لە جیهانە ئەو کەسانە کە یەنە چپلان فریاکەوتنەکان 150یان هۆکارەکەی دڵە 150یان بەدەر لە دڵە بۆ نەبۆی هەیە گرفتی سورێنچک بێ گرفتی مەعیدە بێ گرفتی سنگ بێ بەس گرنگ 150یان دڵیتر ئەم ئاز گرفتە شەرنی هەردەمارگیران بێ بۆی هەیە تەسکبوونەوەی بۆ ڕێکانی خوێن بێ بۆی هەیە تێکچوونی کارەبای دڵ بێ بۆی هەیە سستبوونی دڵەکە بێ بەڵام لە هەمویان باوتر و مەترسیداترە بریتە لە جەڵتەی دڵ لەبەر حاڵەتی جەڵتەی دڵ ئەتوانی لە بیدایەتەوە بە قەستەرە و شەبەکە و باڵۆن ژیانی ئەو کەسە لە مردن ڕزگارکەیت لەبەرەوە گرنگار کەسێک کە ئازاری سەرسنگی بۆ دروستە بێت بە تایبەتی لە ناوەڕاستی سەرسنگی شەرتی هەر لە ناوەڕاست بجارەیە کەسەکە لای چه فەستی پێەکە و ئەگەر بێت و ئەو کەسان ئازاری سەرسنگی هەبێ و مەترسی نەخۆشەکانی دڵی هەبێ بۆ منە زەختی هەیە شەکری هەیە جگەرای کێشێ کێشی زۆرە تەمەنی هەیە نەخۆشی دڵیان هەیە یەکێک لەم گرفتانەی هەبوو ئەم ئازارە بە شتێکی سادە سیر نەکە زۆر جارێک مشکلەکەمان ئەوەیە کەسەکە مەترسی نەخۆشەکانی دڵی زۆر لەگەڵ کەسێکی یاسایی ئازارەکەی هەیە چەند ڕۆژێکە پێی ئەناڵێنێ بۆ دواتر یێتە لای دکتۆر کە ئیسفادە لە چارەسەرەکان ناکە ئەگەر بێت و خوا نەخواستە ئازاری سەرسنگی پەیوەندی بە دەمارگیرانی تەواو هەبێت کە پێترێت جەڵتەی دڵ ئەمە ئەو حاڵەتە ئەبێ بە زووترین کات کەسەکە قەستەرە و شەبەکە و باڵۆنی بۆ بکرێت بۆی لە مردن ڕزگاری بێت لەبەرەوە هەر دەقێک لەوانە چەند ماسوولکێک لە دڵەکەی بمرێت بەهۆی ئەو دەمارگیرانەوە لەبەرەوە گرنگە ئەو خاڵەی کە ئێمە کە ئازاری بۆ دروستە بێ ئازاری سەرسنگ یەکەم خاڵی تاکیدکەینەوە کە ئەم ئازارە بەهۆی جەڵتەی دڵەوە یان بەهۆی هۆکاری ترەوە ئەمەشیان بە دڵنیاییەوە لە ماڵەوە ناکرێت بەڵنیاییەوە ئەبێت لە خەستەخانە لە فریاکەوتنەکان بە زووترین کات تەختێکی بۆ بکرێت یعنی لە وڵاتی پێشکەوتەکان هەوڵی تەواو ئەدرێت بۆی ئەو کەسێک کە ئازاری سەرسنگی بۆ دروستە بێ لەگەڵ یەکەم تەختێت کە ئەیکات کەمتر بێت لە 20 دقا بۆی بتوانرێت ژیانی ڕزگار بکرێت ئەگەر بێت و جەڵتەی دڵ بۆ ئەم ئازارە بە تەکید ئازارەکەی زۆر بەقوەتە ئازارێکی زۆر قورسە لەسەر سنگی ئازارەکە بۆی هەیە هەر لە ناوڕاستی سنگی بێت و بۆی هەیە بچێتە باڵی چەپی بۆی هەیە بێتە لای قورگی بۆی هەیە بێتە ناوشانی بۆی هەیە هێڵنج و ڕشانەوەی بۆ دروستکە ئارەقی لەگەڵا بێت دڵپەلەپەلبوونی هەبێ گێژبوونی هەبێت هەموو ئەگارانەی هەیە ئەوە جەڵتەی دڵی پێ بناسرێتەوە لە نەخۆشەکانی تر دکتۆر باسی نەخۆشی کارەبای دڵ بکەین ئەمە چۆن کەسەکان لێ ئاگادار بکرێنەوە نیشانەکانی چۆنە بەڵێ دڵ یەک تایبەتمەندی جیاوازی هەیە کە کارەبایی سربەخۆی هەیە کارەباکەی پابەت نییە بە مرکزی مێشکەوە هەموو بەشەکانی تری لەش کارەباییەکانیان لە مێشکەوە بێت بەڵام دڵ کارەباکەی لە خودی خۆیەتی بەشێکی تایبەت هەیە لە بەشەکانی دڵ کە گوێچکەڵی ڕاستە کارەبای دڵەکە دروستەکە و بڵاوی کاتەوە بە دڵەکە خۆی ئیتر ئەم کارەبای دڵە بۆی هەیە تێک بچێت بۆی هەیە سەریع بێت حاڵەتی دڵپەلەپەلبوون نەخۆشەکە هەستی پێەکە
بۆی هەیە ناڕێک بێ کەسەکە هەستەکە بۆی کە ئەڵێ دڵەکەم یا بۆ منە ئەڵێ هەستەکەم ئەکوژێتەوە داگرسێ یان هەستەکەم نامێنێ و ئەگەڕێتەوە دڵ پەلەپەل نەگە سەریع بێ هەستی لەکە دڵەکەی خەریکەیتە دەرەوە ئەو پەلەپەلەکە ئەمایان حاڵەتی سەریعبوونی کارەبای دڵەکەیەتی بەڵام جار هەیە کارەباکەی ناڕێکە بمنە کەسەکە ئەڵێ هەستەکەم دڵەکەم ئەکوژێت و داگرسێ یان هەستەکەم دڵەکەم نامێنێ و ئەگەڕێتەوە ئەمە ناڕێکبوونی کارەبای دڵەکەیەتی یان پێچوانە دڵەکەی زۆر خاوە بێتەوە لەوانەیە کەسەکە خۆی هەست بە هیچ ناکە بەس گێژی بکات سەری بسوڕێ گێژ بخوا زەختی ئەلە دابەزیوە کاستەکە ئەبینیت کارەبای دڵی خاوەتەوە ئەمە دیاترین تێکچوونی کارەبای دڵەکانە کارەبای دڵەکە بۆی هەیە گرفتەکە لە ناو بڵێن پێکاتی کارەباییەکە بێ بۆی هەیە بەهۆی نەخۆشیەوە تووشێ بۆ منە کەسەکە گرفتی دەمارگیرانەکانی هەیە لە بەرەوەی ئەم کارەبای دڵە خوێنی بۆیێت ئەو خوێنەوە لە بۆڕەکانی خوێنە بۆیەت ئەگەر بێت و بۆڕەکانی خوێن گرفتیان هەبێ بۆی هەیە ئەم کارەبای دڵە تێک بچێت جار هەیە بۆ منە کەسەکە دڵی سست بووە بەهۆی ئەوە کارەبای دڵی تێک چووە یان بۆ هێجار هەیە کەسەکە دڵەکەی سەلامەتە بەڵام بەهۆی نەخۆشی ترەوە کارەبای دڵی تێک چووە بۆ منە کەسەکە کەمی خوێنی هەیە کەمی ئاسنی هەیە نەخۆشی خوددەی هەیە پەتایەکی توش بووە نەخۆشیێکی قورسی هەیە لێکێک لە نیشانەکانی بێتێ لە دڵ پەلەپەل بوو ئەمەوە دەکات کە معرەزە بۆی تووشی تێکچوونی کارەبای دڵ ببێت ئەو کەسانی کە ئەم جۆرە نەخۆشیانانەیە کەمی خوێن بێت کارەبای دڵ لە زمنی نیشانە زیندەکیەکانە یعنی بۆ منە زەخت و لێدانی دڵ و ئۆکسیجین و ئەمانە نیشانەی زیندەکین لە هەر کەسێک کە حاڵەتی کتوپڕی هەبێ یان حاڵەتی تێکچوونی هەبێ بۆی هەیە ئەمانە تێک بچن بەڵام گرنگەوە کە کەسەردانی پزیشکەکە ئەو یەک لایەکاتەوە ئایا ئەم تێکچوونی کارەبای دڵی بەهۆی نەخۆشی ترەوە بوو یان بەهۆی خودی دڵەکەەوە بووە کە خودی دڵەکە بوو ئیتر ئەنجە بە دوای هۆکارەکانی ئەگەڕێت بۆی بدۆزێتەوە ڕاستەکەی تێکچوونی کارەبای دڵ ینی بەداخەوە زۆر جارەبیین نەخۆشەکان لە خۆی حەبێک بەکارێنی ئەڵە دڵەکەم تۆزێ هەور بۆتەوە زۆر جار هەیە نەخۆشیێک لە ژێرە هۆکاری ئەم تێکچوونی کارەبای دڵە لەبەرەوە مەوزوعێکی دوور و درێژە سەربەخۆی ئەوەی کە گرنگە لەسەر نەخۆش بیزانێت ئەوەیە کەی هەستی کرد بە ناڕێکی کارەبای دڵ یان بە دڵ پەلەپەل بوون یان بە خاوبنەوەی دڵ سەردانی پزیشکە پشکنین بکە بۆی بزانین سەرچاوکەی لەکوێ زۆر جارێک کەسەکە خۆی ئەگەڕێنەوە سەر شتێکە لە بۆ منە هەستەکەم دوێنێ زۆر هیلاون بۆی وابلاتەوە نا تێکچوونەکە ئیلا بێ هۆکارێکی لە پشتەوە بێ دکتۆر چارەسەرەکانی بۆ ئەم نەخۆشیێت ئێوە لایەن خۆتانەوە پزیشکان چارەسەرێک بۆ نەخۆشەکان دەکەن کاتێک تووشی تێکچوونی کارەبای دڵ دەبێت گرنگترین شت لە تێکچوونی کارەبای دڵ حاڵەتە هۆکارەکەی بزانین بزن هۆکەی بزانین چییە لە چیۆ سەری هەڵاوە ئەگەر بێت و تێکچوونی بڵێن گرفتەکە گیرانی بۆڕەکانی خوێن بێ ئەو بە دڵنیاییەوە چەند اختیاری لە بەردەم نەخۆشەکەی بۆ منە حەب بەکارێنێت وە حەبی چەوریە خوێن ڕوونکردنەوەیە حەبیترن بە گوێری پێویست بەکارێت ئەگەر بێت و هۆکارەکەی دەمارگیرانی بەقوت بێ و کاتە قەستەرە و شەبەکە و باڵۆنی پێویستە بێت ئەگەر بێت و کارەباییەکەی بەهۆی تێکچوونی لە سووری کارەبایی دڵەکە بێت لە سوورێکە خۆی سوورێکی تایبەتی لە ناو دڵە ئاسوڕێتەوە ئەگەر تێکچوون لەوە بێت لەوانە پێویست بکە قەستەرە و بۆ منە قەستەرە و کەویە یان قەستەرە و تەشخیصکردنی کارەبای دڵەکەیەتی ئەمە حاڵاتێکی بڵێن مەرحەلەیەکی پێشکەوتووە بەس ئەمەی کە سەرتای پزیشکە ئەیبینین ڕاستەکەی سەرتا بە تەختی و ئیکۆ دەست پێکردنی ئیکۆ زۆر یارمەتیدەرمانە بێت بۆ بزانین تەکیدکەینەوەکەوە هیچ هۆکارێکی خراپ لە پشت ئەم تێکچوونی کارەبای دڵە نەبێت بابەتی چارەسەرەکان بابەتەکە فراوانە لەبەرەوەی گەوتمان لە دڵا بێ بە گوێرەی هۆ کەسە چارەسەریەکەیت بەڵام ئەگەر بێت و لە دەرەوەی دڵەکە بێ هۆکارێتتر چارەسەرکە بۆ نەکەسەکە جار هەیە هیچ نەخۆشیێکنی تەنها حاڵەتی دەرونیە تۆ حاڵەت دەرونەکەی ڕێکەکەیتەوە کارەبای دڵەکەشی چاکە بێتەوە بەڵێ دکتۆر باسی زمانەکانی دڵ بکەین چەند زمانەمان هەیە لە دڵە چ کاتێک ئەم زمانانە تووشی نەخۆشی دەبن زمانەکان زمانی سەرەکی زمانەمان تقریبان نیوە زمانەمان هەیە ئەنی چ بڵێن نیوە زمانی تاوامان هەیە زمانەشمان هەیە زمانی دوانی و سیانیمان هەیە کە دوو بەشی ئەساسین زمانە بریتە لە چیدا خستن و کردنەوە خوێنەکە لە بین سکۆڵە گوێچکەڵە ئالوگۆڕە بێت لە گوێچکەڵۆیەتە سکۆڵە ئەچێت بۆ بەشەکانی لەش بۆ ئەوەی کە دڵنیا بێت لەوەی لە سکۆڵە لە کاتی زەختی لەکە ئەچێت بۆ بۆڕێکانی شاخێنبەر نەگەڕێتەوە ئەو زمانە دانراوە ئەم زمانانە ئیشی سەرەکیان ئەوەیە خوێن لە سکۆڵۆ نەگەڕنە گوێچکەڵە بەڵام بەهۆی زگماکیەوە زۆر جار هەیە ئەم زمان نەگرفتیان تیەکەوێت بۆ منە جار هەیە تەسکە جار هەیە شلە جارێش هەیە گرفتەکان بۆ زگماکیرین بۆ منە بەهۆی نەخۆشیێکەوە کە ڕۆماتیک دزیزن
لە گەنجی یان لە تەمەنی هەرزەکاریە تووشێ بێت دواتر ماکانی تیادەرەکەی خۆشببختانە ئەم حاڵەتە کەمتر بۆ تۆ ئێستا بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە زۆرتر ئەیبینین و باو بووە ئەوەیە کە ئەو کەسانی کە تووشی گرفتەکانی بۆ ڕێخوێنە بن تووشی سستبوونی دڵە بن ئەمانە زۆرترین یان زمانی دڵیشان گرفتی تیاکەوێت لەو حاڵەتانە ڕاستێکی بێگوێرەی هۆکارەکەی چارەسەرەکەیت ئەگە گرفتەکە لە خودی زمانەکە بێت دەبێت زمانەکە یان ئەوتە بە شێوەی قەستەرە و فراوانکردن یان جار هەیە بە شێوەی ئەمەلیاتی کراوە بۆ یەکرێت ئەگەر بێت و گرفتەکە لاوەکی بێت بۆ نەگرفتەکە لە دڵەکە خودی خۆی بێ ئەبێ چارەسەری دڵەکە بکەیت و ئەنجە چاوەڕێکی بزان ئایا زمانەکە ئیسفاداکە دیان دکتۆر نەخۆشیەکانی دڵ لە پیاوان و خانماندا کاتێک کە تووشیان دەبێت تا چەند جیاوازە و نیشانەکانی نەخۆشی دڵ لە پیاوان و لە خانماندا جیاوازی هەیە نیشانەکانی ئەم بەهێزتر گرفتەکە لە ژنان لە هەموو جیهان لە ژنان نەخۆشیەکانی دڵ گرفتی تێکەوتووە هۆکارەکەش ئەوەی بۆ منە ئافرەتان لە کاتی ئازارەکە کە بۆیان نیەت ئازاری دڵەکە زۆر جار هەیە تعبیر لە ئازارەکە بە شێوەیەکی جیاوازەکەن بۆ منە لەوانەیە بە تەنگە نەفەسی تعبیری لێ بکە یان بە گێژبوون تعبیری لێ بکە یان بە ناڕەحەتی بە شێوەیەک تعبیری لێکە کە تەشخیصەکەی تاخیرتر تەشخیصەکرێت و زۆر جارشەیە کەسەکە بڵن لە ئافرەتان حاڵەتە دەرونیەکانیان زاڵترە بۆ منە پێش نەخۆشی دڵەکان وای کردووە کە تاخیر تەشخیص بکرێن لەبەر ئەوە ئافرەتان زۆر جار تووشی نەخۆشی دڵەکە ئەبن ماکان تووشە بن ئەنجا ئازاندرێت هۆکارەکەشی ئەوێ لەوانەیە سەرتا ئەو ئازارێک کە بۆ یەت زیاد لە حد مۆبالەغە لە ئازارەکە تعبیر بکات یان ژۆتە بە شێوەیەک لە نیشانەکان تعبیر بکات کەوا تەشخیصەکەی تاخیر بێ بەڵام توشبوونەکە لە هەردووکیان وەکو یەکوان ڕاستە کاریگەری هۆرمۆن لە ئافرەتان زیاترە لەسەر وەک لە پیاوان لەسەر نەخۆشەکانی دڵ بەڵام ئەو کاریگەری لە ڕووی پراکتیکیە و لە ڕووی ڕۆژانەوە کاریگەریەکەی کەمترە ئەوەی کە گرنگە بزانرێت لە ئافرەتان و پیاوان ئەوەیەکەوە هەر کاتێک کە گومان لە نەخۆشیەکانی دڵکرات بۆ منە ئەوانەیە کە چۆن چ کاتێک گومانەکەین ئەگەرکێت و کەسەکە تەنگە نەفەسی لەگەڵا بوو ئازاری سەرسنگی هەبوو دڵپەلەپەلبوونی هەبوو زوو هیلاکبوونی هەبوو ئەبێ یان بورانەوە یان خەریکە ببورێتەوە ئەم بابەتانەی هەبوو ئەبێ نەخۆشەکانی دڵی لێ بە دوور بخرێت یانی بە پشکنین و بە چارەسەرکردن لەبەر وەکو باسمان کرد لە ئافرەتان ئەو گرفتەمان هەیە چارەسەرەکانی قورسرە لە خانمانیشدا نە بەتاکید هەمان چارەسەر بە هەردوو لای وەکو یەکە بەس وەکو بۆ تەشخیصکردن دەستنیشانکردنی نەخۆشیەکان لە ئافرەتەکان زۆر جار هەیە درەنگتر دەستنیشانەکرێت لەبەرەوەی ئافرەتەکە کە هێت بە لای پزیشک لەوانێت نیشانەکانی زیاتر گشتگیر بکە وەک لەوەی کە بیخاتە لای دڵەوە ئەبینیت ئەوە بێتە هۆکارێکە تا دەستنیشانەکەی تاخیر بێت نابێتە سەرلێتێک سونیش بۆ پزیشکەکە وڵی خۆی لە پزیشکەکە لە کۆتای ئەچێ بۆ لە بابەتێک چارەسەریەکات بەڵام ئەوەی کە گرینگە ئەگەر بێت و نیشانەکانی لەم بابەت ینی لە کۆنیشانە نەبوون بۆم نە تەنگە نەفەسی ئازاری سەرسنگ دڵپەلەپەلبوون یان دڵخاوبوون و یان گێژبوون یان زوو هیلاک بوون یان لەش ئاوسان یان شەوان تەنگە نەفەسە بوون ئەمانە هەموو نیشانی نەخۆشەکانی دڵن ئەبێ بە دوای چارەسەرا بگەڕێن بەڵێ دکتۆر باسی کۆمەڵی نیشانەت کرد بۆ ئەو کەسەکە معڕزە بە توشبوون بە نەخۆشیەکانی دڵ مەرجە توشبوون بە نەخۆشی دڵ هەموو کات نیشانەی هەبێت بە دڵیاییەوە مەرج نییە لەبەر ئەوەشە لە هەنێ نەخۆشی پشکنینی فترەیان هەیە بۆ من هەموو سێمان جارە پێویستە پزیشکی ببینیتەوەیەکی لەوانە شەکرێ بۆ منەوە کەسانی کە شەکریان کەسانی کە شەکریان هەیە سێ مانگ جارێکی بنێنوەکی لەو هەدەفی بینیانە ئەوەیە ئەگەر بێت و تووشی گرفتێکی دڵ بوو بە بێدەنگی پێشوەختە بزانرێت و چارەسەر بگرێت ئەو کەسانی بە تەمەنن لەوانەیە بە تەمەن تووشی جەڵتێکی دڵ بێت بە سک چۆن بیگرێت لەوانەیە بە ڕشانەوە بیگرێت لەوانەیە بە گێژبوون بیگرێت لەبەرەوە بە تەمەنەکان ژێکێکە لەو هۆکارنەی کە نیشانەکانی وەکو کەسێکی ئاسایی دیە لە ئەو کەسانی کە مەناعیان دابەزیوە بۆ منە حەب بەکارێنین بۆ نەخۆشی ڕۆماتیزمە یان شێرپەنجەیی یان هەر بابەتێکی تر درێژخایەن ئەبینین نیشانەکان وەکو کەسێکی ئاسایی نیە نیشانەکانیان کەمترە لەبەر ئەوە شەرت نییە نیشانەکانی هەمویان وەکو یەک نیشانیان هەبێ لەبەرەوە ئەو کەسانی کە مەناعیان کەمەیان مەترسی نەخۆشیەکانی دڵیان هەیە ئەگەر نیشانەکانیشیان کەم بوو ئەبێ بە حاڵەتێکی جدی وەرگرێت بۆ منە کەسێک ئەگەر شەکرەی هەبوو جگەرە کێش بوو جەڵتێکی مێشک لە یا بوو ئەگەر هات ئازارێکی سەرسنگی هەبوو ئەبێم حاڵەتە بە جدی وەرگێت تاوەکو دڵنیا ئەبین کە نەخۆشی دڵی نییە بەڵێ دکتۆر ئەو کەسانی کە تووشبووی شێرپەنجەن بەکارهێنانی موادە کیمیاییەکان ئەمە تا چەند معڕز زیاترە بۆ ئەوەی کە تووشی نەخۆشەکانی دڵ بێت تا چەند موادە کیمیاییەکان کاریگەری لەسەر دڵیان دروست دەکات
ڕاستەکە ئەمە بابەتێکی گرنگە بە نسبەت مادە کیمیاییەکان. مادە کیمیاییەکان لەو کاتە بەکارێت کە سوودەکەی زۆر زیاتر بێت لە زیانەکەی. لەبەرەوە دکتۆری بڵێن ئەو دکتۆرانێکە لە نەخۆشخانەی هیوا سەرپەرشتی حاڵەتە شێرپەنجەیەکانەکەن بە شێوەیەکی بەردەوام متابعی نەخۆشەکانەکەن لە ڕووی دڵەوە، ینی بەردەوام ئیکۆی دڵی بۆ ئەەکەن بۆی بزانین قوتی دڵی دابەزیوە دانەبەزیوە. هەنێ مادە هەیە وەکو نیشانەی لاوەکی بۆ هیچ کاریگەری کا لەسەر دڵ، بەڵام بۆ ئەوەی ئەوان تاکید بنەوەی کە کاریگەری جێهێشتویان جێنێشتووە ئیکۆی پێشوەختە و ئیکۆی کۆرسی داهاتوو بۆی ئەەکەنەوە. بۆی ئەگەر گرفتێک لە قوتی دڵ بێت چارەسەری بکەن یان بکرێت مادەی بەدیل بەکاربێنن. ئەگەر ناو کۆزانن مادە کیمیاییەکان لەگەڵەوەی سوودی هەیە نیشانی لاوەکیشی زۆر، تەنها دڵ نیە هەموو بەشەکان ئەگەری هەیە نیشانی لاوەکی بن، بەڵام بۆ مەسەلەی دڵەکە بەو شێوە ڕێکیان خستووە. ینی هەموو نەخۆنی کەسێک کە مادەیەکی کیمیایی وەرەگرێت کە سەری لفلێتەکەیەکە ئاڵە تەئسیر لە دڵەکە با نەترسێ، لەبەرەوەی وەکو وتمان ئەوە سپۆرانی شێرپەنجە پێش ئەوەی چارەسەرەکەی بۆ بکەن ئیکۆیەکی دڵی بۆ ئەەکەن، دوای چارەسەرکەش لە متابعە ئیکۆی بۆ ئەەکەن بۆی ئەگەر بێت و قوتی دڵەکەی یان تەختیتەکەی گۆڕانکاریی بەسەرهات چارەسەری ئێنە و عیلاجەکانیشی گۆڕانکاری بەسەرەکە. زۆر باشە دکتۆر، ئەمە بکەمە کۆتا پرسیار باس لە نەخۆشی دڵ بکەم لە خانمانی دووگیانە. تا چەند خانمانی دووگیان تووشی نەخۆشەکانی دڵ ئەبن، تا چەند هۆشیار بن لەو ماوەی دووگیانیاندا؟ خانمان ئەم بەتایبەتی ئەو کەسانی کە لە تۆزە دەکەوتونەتە تەمەن و دووگیانە بن بەتایبەتی 30 ساڵ بەسەرەوە گرنگە پێش ئەوەی حملەکەیان بێت پشکنین بکەن ئایا زەختیان لەگەڵە یان لەگەڵ نییە، مشکلی زمانی دڵیان هەیە یان نیانە، گرفتی نەخۆشەکانی دڵیان هەیە یان شەکریان هەیەیانە. لەبەرەوە بۆی هەیە لە کاتی نەخۆشی دڵەکە گرفتی نەخۆشەکانی دڵی زیاد بکات، بۆم ئەگەر گرفتی زمانی دڵیان هەبێت لە حملەکە زیاکات ئەبێ پێشوەختە بڕیار لەسەر ئایا حملی هەبێت یاننا. کەسێک گەر زەختی لەگەڵە بێت بێت چارەسەرەکانی دەستکاری بکرێت پێش بجێتە دووگیانەوە. کەسێک بە تەمەن هەبێت ئەگەری هەیە نەخۆشی دڵی توش بوو بێ هەستی پێکرد بێ پێشوەختە چارەسەر وەرگێت. لە کاتی دووگیانی بە شێوەیەکی گشتی تووشی تەنگە نەفەسیەکە بن، زۆربەی کات تەنگە نەفەسیەکان جێ مەترسینین، بەڵام لە هەندێک حاڵەتە بۆ منە دڵەکەی سستە بێ بەهۆی زەخت بەرزبوونەوە گرفتێکی دڵ بەجێمێنێت، خۆشبەختانە زۆربەی کات لە دوای حملەکە نەخۆشیەکانیان ئاسایی ئەبێتەوە، بەڵام هەر پارێزی و چاودێری ئەبێت. زۆر باشە دکتۆر سوار عەلی، پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە، سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش. ئەزیزان بەم شێوەیەش پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەیە ئەخوازم ئەم پرۆگرامەشمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئەزیز بێت. خواتان لەگەڵ.